ئەمڕۆ لە هۆڵی کۆنفرانسی وەزارەتی دەرەوەی ئێران وەک نەریتی ساڵانی پێشووی وتەبێژی وەزارەتخانە پرێس کۆنفرانسی هەفتانەی عەباس موسەوی وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران بەڕێوە چوو. ماوەی مانگێک بوو کە بەهۆی کۆڕۆنا پرێس کۆنفرانسی هەفتانی وتەبێژ بەڕێوە نەچوو و دواتر بۆ ماوەی 2 مانگ ئەم پرێس کۆنفرانسە بە شێوی ڤیدیۆ کۆنفرانس بەڕێوە دەچوو. پەیامنێرانی دەرەکی و ناخۆی لە ڕێگەی بەرنامەیەکی تایبەتی کامپیوتێری لەگەڵ وتەبێژ کۆ دەبوونەوە پرسیاری خوان لە عەباس موسەوی دەکرد. بەڵام ئەمڕۆ حەوتوی سێهەمە کە کۆبوونەوەی هەفتانەی وتەبێژی وەزارەتی دەرەوە بە شێوەی ڕاستەوخۆ لەگەڵ پەیامنێران بەڕێوە دەچوو. هەرچەندکە هەر حەوتویە و بەشێک لە پەیامنێران بانگێش دەکرێن و بەشداری لەم پرێس کۆنفرانسەدا کراوە بە نۆرە و هەر کاناڵ یا سایتێکی ناوخۆیی و دەرەکی لە مانگێک جارێک یا 2 جار نۆرەی بەشداری لەم پرێس کۆنفرانسەدا دەبێت. هەروەک وتەبێژ خۆی باسی کرد ئەم شێوازە تایبەتە بە بارودۆخی کۆرۆنای ئەم ڕۆژانە و بۆ سەلامەتی پەیامنێران و دووری لە قەرەباڵغی ئەم بڕیارە دراوە. لە کۆبوونەوەی ئەمڕۆ عەباس موسەوی وڵامی چەند پرسیاری گرنگی پەیامنێرانی داوە. یەکێک لە پرسیارەکان سەبارەت بوو بە پمانەوەی ئێران لە ڕێکەوتنامەی ئەتۆمی وڵاتانی 5-1 ئەوەی کە ئێران دوای درێژنەکردنەوەی مۆڵەتی چاکسازی ویستگە وزە ئەتۆمیەکانی لەلایەن ئەمریکاوە ئایا ئێران پیتانی ئەتۆمی دەست پێ دەکاتەوە؟ موسەوی وڵامێکی زۆر لێڵ و ناڕوونی داوە وتی ئێمە لەسەر بڕیاری خۆمان هەین و وتومانە هەرکات لایەنی بەرامبەرمان لەسەر بەڵێنەکانی خۆی نەمێنێ ئێمەش ئەو پلانەی کە دامان ڕشتۆ بەڕێوەی دەبین. هەرچەندکە پەیامنێرەکە قەناعەتی بەم وڵامە نەکرد بەڵام موسەوی وڵامێکی تری نەداوە. لە پرسیارێکی دیکە سەبارەت بە کوژرانی 2 کوردی خەڵکی شاری شنووی ڕۆژهەڵاتی کوردستان کە لە بوردمانی فڕۆکەکانی تورکیا بۆ سەر هەرێمی کوردستان کوژرابوون، موسەوی وتی ئەم 2 کەسە لە خاکی ئێراقدا بوون و ئێمە لەگەڵ بەرپرسانی عێراق و هەرێم سەبارەت بە بابەتەکە پەیوەندیمان گرتووە و تا ئێستا دیار نییە ئەم 2 کەسە بۆچی لەم بەری سنوورەوە بوون و خەریکی لێکۆڵینەوەین و کاتێ بابەتەکە ڕوونبەوە پێتان ڕادەگەێنین. دواتر موسەوی وڵامی پرسیاری تایبەتی کاناڵی گەری کوردستانی داوە. بەڕێز موسەوی هەروەک خۆتان باشتر دەزانن حکوومەتی نوێی عێراق بە کابینەیەکی تازەوە دەستی بەکار کردو. ئێستا ماوەی زیاتر لە مانگێکە وەفدی هەرێم خەریکی هاتوچۆی بەغدایە بۆ چارەسەری کێشەکانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و بەغدا. ئایا ئێران کە پێشتریش لەسەر ئاشتەوایی بەغدا و هەرێم هەنگاوی ناوە ئەمجارش بۆ سازدانی ڕێکەوتنێکی بنەڕەتی نێوان هەرێم و بەغدا هەنگاو دەنێ؟ ببینید ما روابط خیلی خوبی با اقلیم کردستان عراق داریم در اینی که به حال ئێمە پەیوەندیەکی زۆر باشمان لەگەڵ هەرێمی کوردستان هەیە. تا ئێستاش لە چوارچێوەی وڵاتی عێراق پەیوەندیەکانمان بە باشی ڕاگرتووە. بە باوەڕی ئێمە هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندی عێراق بۆ پێگەیوی و خۆناسیە گەیشتون کە بتوانن کێشەکانی خۆیان چارەسەرکەن و پێم وانییە کێشەکانیان ئەوەندە گەورە و دوور لە چارەسەری بێ. من پێم وایە پەیوەندی ئەو 2 بەشەی عێراق ئێستا زۆر باشتر لە پێشوویە و هەرێمی کوردستانیش ئێستا خۆی بە بەشێک لە کۆماری عێراق دەزانێ. ئێمە پەیوەندی نەریتی و مێژووی خۆمان هەیە و بەردەوامیش دەبین و هەرێمی کوردستان وەک بەشێک لە عێراق یەکگرتوو دەبینین و ڕێز لە سەروەری خاکی عێراق دەگرین کە هەرێمی کوردستانیش بەشێک لەم خاکەیە. ئەمڕۆ لە پرێس کۆنفرانسی هەفتانەی وتەبێژی وەزارەتی دەرەوە عەباس موسەوی لە وڵامی ئەو پرسیارانی کە سەبارەت بوو بە کێشەکانی نێوان ئێران و ئەمریکا هەروەها کێشەی ئێران لەگەڵ وڵاتانی 5-1 سەبارەت بە ڕێکەوتنامەی ئەتۆمی و ئەو بابەتانەی کە لەم ڕێکەوتنامەدا هاتووە وەک هەمیشە وڵامێکی لێڵ و نادیاری داوە. ئاکۆ شەمسەدینی گەلی کوردستان تاران.